لا خولی یانە پلەیەکەکانی کوردستان یانەی سۆران میوانداری یانەی دهۆچی کرد. لەگەڵ دەستپێکی یاریەکە هەردوو لا بە هیوای سێ خاڵی یاری هێڕچەکانیان بۆ سەر گۆڵی یەکتر دەست پێ کرد. لە سەرەتا دەرفەتی تۆمارکردنی گۆڵ لەلایەن یاریزانانی هەردوو یانە لەدەستدران. لا خولەکی 22 یاریزان عومەر عەبدوڕەحمان گۆڵی جوانی بۆ یانەی سۆران تۆمار کرد. پاشان یاریزانانی یانەی دهۆک فشار و پاڵەپەسووی خۆیان بە هێڕشکردن ڕێخستەوە و لا خولەکی چل لە ڕێگای یاریزان عەبدوڕەزاق حەیدەر گۆڵی بەرامبەریان تۆمار کرد. گێمی یەکەم بەو ئەنجامە تەواو بوو. گێمی دووەم یاریزانانی دهۆک بە ورەیەکی بەرزتر و بەهێز بەردەوام بوون لە هێرشەکانیان. یانەی سۆرانیش لەگەڵ پاشەکشەی کردبوو هێرشەکانی پێچەوانەی پەیڕەو دەکرد. لا خولەکی هەفتاویەکی یاریزان ئەحمەد زێڕۆ گۆڵی دووەم و سەرکەوتنی بۆ دهۆک تۆمار کرد. یاریەکە بەو شێوەیە بەردەوام بوو تاکو لێدانی فیکەی ناوبژیوان. هۆکارەکان دیارن ئەمە توانیمان یاریەکە کۆنتترۆل بکەین بە هەموو شێوەیەک بەڵام موفق نەبووین لە گۆڵکردن. ئەوەش تەبیعەتی تۆپی پێ وایە کە ئەتوو گۆڵنەکەی ئیتر گۆڵ لەسەر دێت و تووشی دۆڕانەبی. توانای بەدەنیش یارزانانی دهۆک لە ئێمە باشتر بوو. ئەوە یەک لە هۆکارەکانی تر بوو. بۆیە ئەمە نەمانتوانی وەک پێویست موفق بین لە یاریکردنەکە. ئەمڕۆ لە سۆران لەناو یاریگای خۆمان نەمانتوانین سەرکەوتن تۆمارکەین بەرامبەر یانەی دهۆک. گەرچی ئاستێکی زۆر باشمان پێشکەش کرد بەڕاستی توانیمان گۆڵ یەکەم تۆمارکەین بەڵام لە دوو فرسەتی دهۆک توانیان خەسارەت بین بەداخەوە. سەرتا بەناوی خۆ بەڕاستی دەستخۆشی لەو یاریزانە خۆشەویستان ناکەم لە کادری تەدریبی لە ئیدارەیانی بە هەموو شتێکەوە ئەمە هاتوین بۆ سێ خاڵی یاریەکە توانیشمان و سێ خاڵ ئەو ئامانجێ بپێکین کە توانیمان سێ خاڵەکە بەدەست بێنین. سوپاس بۆ خۆ جوودێک یەکجار باسمان سەرف کرد. ڕاستە لە تایم یەکەم زوو گۆڵمان خوارد توانیمان گۆڵی بەرامبەر بین دوانیمان گۆڵی فەوزیش بکەین. چەند فرسەیەکی تریشمان بۆ هات لە دەستماندا بۆی گۆڵی ترمان پێ تۆمار کرا بەڵام هەمشی سێ خاڵەکەیەوە گەڕێنە ناو شاری دۆک و هیوادارم هەندێران زیاتر پاڵپشتیمان بن و بۆی بتوانین بکەینە خولی نایە بکرد. یانەی دهۆک بەو سەرکەوتنەی توانی ئومێدی سەرکەوتن بۆ یانە پلە نایەبەکان باشتر و مسۆگەرتر بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.